سێهەمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی هەر چوار پارچەی کوردستان لە کەمپی دوومیز لە دهۆک کۆتایی بە کارەکانی هێنا. بۆ زانیاری زیاتر لەو پەیوەندیدا بەڕێز فوادی خاکی بەیگی سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لەسەر هێڵی تەلەفۆنە. کاک فوادە و کاتت باش. سلااو کاک جەماڵگیان ئەو کاتەی جەنابیشت باش. کاک فواد هەروەک لە هەوڵەکاندا باسکرا ئەمڕۆ کۆتایی بە کۆنفرانسی نەتەوەی لاوانی هەر چوار پارچەی کوردستان هات. ئەو کۆنفرانسە بە شێوەیەک بەڕێوە چوو چه ئەنجامێکی لێکەوتەوە و بە شێوەیە کۆتایی بەکارەکانی هێنا و بە گشتی دەستکەوتی ئەو کۆنفرانسە چ بوو؟ بەڵێ هەروەک بەڕێستان ئاگادارن ئەمڕۆ دوایین ڕۆژی کۆنفرانسی سێهەمی لاوانی هەر چوار پارچەی کوردستان بوو کە لە کەمپی دومیز لە پارێزگای دهۆکی هەرێمی کوردستان بەسترا. ئەوەش لەو بڕیارەدا هات کە لە کەمپی دومیز بەسترێ کە پارەکە ئێمە لە کۆنفرانسی دووهەمدا لیژنەی ئامادەکاری کۆنگرەکە بۆ کۆنفرانس هەڵبژێردرا بڕیاردرا بوو ئەگەر دەرفەت لەبار بێ لە ڕۆژاوای کوردستان و لە شاری قامیشلو ببەستێت ئەگەر ئەو پارچەی عزیزەی کوردستان ئازاد کرابێت. بەڵام بەداخەوە ڕۆ دەبینین بەشێکی زۆری ئەو ناوچانەی لە ڕۆژاوای کوردستانن ئێستایشە لە ژێر دەستی باسی سووریان بۆیە لەبەر مەسایلی ئەمنی هەندێک مەسایلی تەکنیکی لیژنەی ئامادەکاری کۆنگرە بەشێکی زۆری بڕیاریدا کە ئەو کۆنفرانسە لە باشووری کوردستان و لە کەمپی دومیز ببەسێ، ئەویش بە شێوەیەکی سمبولیک کە نزیک بە زیاتر لە 70 کەس لە ئاوارەکانی کوردی سووریا لە پارێزگای دهۆک و لە کەمپی دومیز نیشتەجێن بۆ ئەو مەبەستە بڕیاردرا لە کەمپی دومیز کۆنفرانسەکە بڕێوە بچێت. تا لەو پەیوەندیەدا زیاتر لە 250 نوێنەر کە نوێنەرایەتی 76 ڕێکخراوی تایبەت بە لاوانیان لە هەر چوار پارچەی کوردستان دەکرد. ڕۆژی هەینی دوێنێەوە ئەو ڕۆ دوو ڕۆژکاری بەردەوامی کۆنفرانسیان درێژە بێتە و ئەو ڕۆژ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی کۆتایی کۆنفرانس ڕاگەیەندرا. دیارە لە ئەنجامی کۆتایی کۆنفرانسدا زیاتر گرنگی بە هەموو پارچەکانی کوردستان درابوو بە تایبەتی ڕەوشی لاوان و لە واقع ڕاگەیەندراوی کۆتایی کۆنفرانس 27 بەندی لەخۆ گرت بوو کە لە گرنگترین بەندەکانی دەتوانی ئاماژە بە ئەوە بکەین کە کۆنفرانسی سەهەمی لاوانی هەر چوار پارچەی کوردستان داوا دەکات کە ڕۆژی شەهید دیاری بکرێەوە بۆ ئەو مەبەستەی پێشنیار دەکات ڕۆژی شەهیدبوونی پێشەوا قازی محەممەد یەکەم سەرکۆماری کوردستان کە دەی خاکە لێوەی 1326 هەتاویە وەکو ڕۆژی شەهیدانی کوردستان هەموو پارچەکانی کوردستان دیاری بکرێت. و هەروەها بڕیاری داوە کە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ساڵی داهاتوو سەرپەرشتیاری کۆنفرانسی چوارەمی لاوانی کورد بەڕێوە ببن و لە واقع کات و سات و شوێنی ئەو کۆنفرانسی چوارەمە لەلایەن لاوانی ڕۆژهەڵات و ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لەو بەشە لە کوردستان دیاری بکرێت. و لە هەمان کاتدا بەنسبەت پارچەکانی دیکەی کوردستان کۆمەڵێک بڕیاردرا کە لەو پەیوەندیەدا شەڕی براکوژی لە هەر شکل و شێوازێکدا محکوم کرد و شەرمەزاری کرد و کە ئەگەر هەر لایەنێک ئەو مەسلەی دووبارە بکاتەوە بە تایبەتی ئەوڕۆ لە ڕۆژاوای کوردستان کە گەلەکەمان بەرەو ئەوە دەچێت کە مافەڕەواکانی خۆی دەستەبەرکە داوا دەکات کە ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا و پێدا پەیوەندی ڕێکەوتنامەی هەولێر بن کە بۆ خۆیان واژۆیان کردو و دوورەپەرێز بن لە پەردەوازەبوون و لەدبوونی ڕێزەکانی کورد لە ڕۆژئاوای کوردستان. و لە هەمان کاتدا کوشتاری کە ڕۆژانە لەلایەن ڕژیمی بەعسی سووریا و بەرەوە دەچێت وەکو کۆمەڵکوژی ناساندووە و لەلایەکی دیکەوە بە نسبەت باکووری کوردستانەوە دوو بەندی گرنگی تەرجیح کردووە کە دەتوانین ئاماژە بەوە بکەین کە کۆمەڵکوژی ڕۆبۆسکی کە ماوەیەک پێش ساڵی پار بەڕێوەچوو داوا دەکات کە ئەنجامدەرانی ئەو کارە دیاری بکرێن و لە واقعا بەڕێوەبەرانی بدرێنە دادگا. بە نسبەت پرۆسی ئاشتی لە کوردستانی تورکیا لە واقعا بەنەوعێک تەحلیل و تەجزیە ئەو وەزعیەتەی کردووە و لە هەمان کاتدا بەو شێوەیە ڕوانیوێتە پرۆسی ئاشتی کە لە نێوان تەنیا پەکەکەوە ڕژیمی تورکیا نەبێ. دەبێت ئەو پرۆسەیە گەل بڕیاری لەسەر بدات و بەمەرجێک تفجیوانی لەو پرۆسی ئاشتی لە کوردستانی تورکیا دەکرێت کە لە واقعا داخوازەڕەوەکانی نەتەوەی کورد لەو پارچە لە عزیزەی نیشتمان وەدی بێت. و لە هەمان کاتدا بە نسبەتی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و لە واقع ڕەوش و خەبات و مەبارزەی نەتەوەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان پشتیوانی خۆی کردووە و لە هەمان کاتشدا داواکار بووە بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە نسبەت ئەو لاوانەی کە لە پارچەکانی دیکەی کوردستانەوە لە هەرێمی کوردستان نیشتەجێن ئێستا لە واقع کار بۆ دەستەبەربوونی مافی
سنفی ڕێکخراوەیی لە واقع وەکو گەنجێک کە لە پارچەکانی دیکەی کوردستان و لە هەرێمی کوردستانی شەجەنگ کەش و گرفتەکانیان چارەسەر بکە و بەنسبەت کوردەکانی فەیلیشەوە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە بە دوواداچوون بۆ ئەو مەسلەیە بکات چونکە بەڕاستی وەکو بەشێکی گرنگ لە نەتەوەکەمان کە خەڵکانێکی زۆرن و ئەوڕۆ بێ ناسنامن و لە بەشێکی زۆری کێشە و گرفتەکانیشان ئێستا هەروە بە بلا تەکلیف ماوەتەوە لەو پەیوەندیەدا هەوڵی جدی بۆ چارەسەرکردنی بدات. بەڵێ باشە کاک فواد هەروەک جنابیش داگاداری تاقمێک لە لاوان ماوەیەک لەمەوبەر لە ڕۆژاوای کوردستان کۆنفرانسێکیان لە ژێرناوی کۆنفرانسی سێهەمی لاوانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە برد و هەر لەو پەیوەندێشدا هەندێک کەس باس لەوە دەکەن کە بەداخەوە لاوان بە گشتی خەریکن بەرەو دوو کەرتبوون دەچن. ڕای جناب لەو پەیوەندێدا چیە وەک سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و ئایا تا چەند کەرتبوونی لاوان ڕاستە و هۆکاری ئەوەی کە ئەو کۆنفرانسەکە لەلایەن تاقمێک لەو لاوانەوە لە ڕۆژاوای کوردستان گیرا ئایا ئێوە بە مەشروعی دەزان یا بە نامەشروع؟ وڵی کاک دەما لە خزمەت بەڕێستان و بینەرانی عزیز و عزیزی تیشتیوی ڕابگەێنم لەو پەیوەندێدا ئێمە هەندێک کۆمەڵێک یاساوە لە واقع بڕیار و ڕاستپاردەمان هەیە کە لە کۆنفرانسەکانی تایبەت بە لاوان کە لە یەکەمین کۆنفرانسەوە لە شاری ئامەدی باکووری کوردستانەوە دەستی پێکردو ئێستای سێیامی کۆنفرانس لە کەمپی دومیزبەستا ئێمە پەیوەندی ئەو بڕیار و ڕاستپاردانین. لە کۆنفرانسی دووهەما کە پارەکە لە هەولێر بەستا بڕیاردرا کە ئەگەر ڕۆژ ئاوای کوردستان ئازاد کرابێت و دەرفەت لەبار بێ لە هەموو بوارەکان ئەمنی ئاسایش و لە واقع ئەگەر ئەو لیژنە ئامادەکاری کە هەڵبژێرزاوە بۆ بەڕێوەبردننی کۆنفرانسی سێهەم بڕیاریاندا لەوێ ببەستێ بەبا ببەستێت. ئێمە من بەش بە حاڵی خۆم وەکو نوێنەری یەکێتی لاوان دموکراتی کوردستان ئێران و هەروەها لاوانی ڕۆژهەڵات لە کۆنگرەی دووهەم کۆنفرانسی دووهەمدا ببوورە ئەندامی کمیتەی ئامادەکاری ئەو کۆنفرانسە بوومە لە واقع ڕاست پێزین کە کۆنفرانسی سێهەم بەڕێوە بین. پێنج کەس لە کۆی پێنج کەس ئێمە سێ کەسمان بڕیارمانداوە لە واقع موافقی ئەو نەزەرە بووین کە ئێستایش دەرفەت لەبار نییە لە ڕۆژاوای کوردستان کە کۆنفرانسێکی وا کە لە واقع بتوانێ هەموو ویست و داخوازی نەتەوەیی لاوانی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لەخۆ بگرێت و لە واقع بتوانێت نوێنەرایەتی هەموو ڕێکخراوەکانی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان لە خۆ کۆ بکاتەوە ئێستایش لەبار نییە. ئێستایش هەم ڕژیمی کۆماری ئیسلامی دەستێکی باڵای هەیە لەو وڵاتەدا وەکو دۆستێکی سادقی بەشار ئەسەد و لە واقع بارچا و ڕۆژئاوای کوردستانی هێشتا ئازاد نەبووە. جا بۆیە لیژنەی ئامادەکاری کۆنگرە کە ڕاستپێدرابوون بڕیار برا کە ئێمە نەچین و لەلایەکی دیکەشەوە ئەگەر سەیری بکەی ئەکسەریەتی ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لە هەر چوار پارچەی کوردستان بەشداری ئەو کۆنفرانسیان نەکردووە. ئەگەر سەیرت کردبێ دروستە ڕەنگێک وەکو نەفەر و چیزانەی لەباری کەمیەتەوە هێندێک خەڵک کۆ کرابێتنەوە بەڵام نوێنەرایەتی نزیک تەوزیع ڕێکخراویان دەکرد کە بەشێکی زۆری ئەو ڕێکخراوان نەبوون کە سەر بە پارتی کرێکارانی کوردستان پەک دەبوون و هەروەها بەتایبەت تۆ دەبینی لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنیا یەک ڕێکخراو بەشداری کردووە نزیک بە 9 ڕێکخراوی دیکە بەشداری نەکردووە. لە باشووری کوردستان 3 ڕێکخراو بەشداری کردووە. ئەوەی کە ئەکسەریەتێکی مطلقی زۆر لە ڕێکخراوەکانی ئەوانی هەر چوار پارچەی کوردستان بەشداری و کۆنفرانسیان نەکردووە و لیژنەی ئامادەکاری ڕاستپێدراوی ئەو شتەی بە مەشروع نەزانیوە لە واقع پێمان دەبێت کۆنفرانسی سێهەم ئێمە وەکو ئەو کەسانەی کە لە واقع ئەکسەریەتی ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان بووین و لە واقع هیواداری داهاتوودا بتوانین ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە باشترین شێوە کۆنفرانسی چوارم بەڕێوەبووین ئەرکێکی سەرەکیمان لەسەر چالە کە کۆنفرانسی چوارم بەو شێوەی ئێستا نەبێ و هەوڵی نزیک بوونەوەی هەموو ئەو لایەنانە بدەین کە لە کۆنفرانسی ڕەمیلانە بەشداریان کرد بەخۆشیەوە من ئەو ڕۆژ 8 ڕێکخراوم بینی کە لە ڕەمیلاندا بەشداریان کرد بوو پەیوەست ببوون بە کۆنفرانسی دومیزەوە و ئەوانیش داواکاری ئەوە بوون کە بتوانین کۆنفرانسی چوارم کۆنفرانسێک بێ کە هەموو ویست و داخواز و نوێنەرایەتی هەموو ڕێکخراوەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانی تێدا بێت و هیچ ڕەنگ و ئایدیا و ئیدۆلۆژی و بیربۆچوونێک تێدا حەزر نەکرێت چونکە مەسەلەی لێرە کورد و کوردستانە و هەر ڕێکخراوێک ڕەنگە بەرژەوەندی ڕێکخراوەیی حیزبی و سیاسی و ئایدۆلۆژی خۆی هەبێ بەڵام لەو پەیوەندێدا ئێمە دروشمەکەمان لە پێناوی یەکگرتنی گوتاری نەتەوەی کوردایە و بۆ مەسەلەیە هەوڵ دەدەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز فوادی خاکی بێگی سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران شەوێک شادتان هەبێ. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزی تیشکی